یەکێک لە پێشانگە هاوبەشەکان کە بە خۆشحاڵی و لە ئێستاە ئەبینین کە بڵین پێشانگەکان بەردەوامیان هەیە و دەرفەت بۆ بەشێک لە هونەرمەندانی کوردی لە تاراوگە ئەڕەخسێت کە بتوانن بەشدار بن لە نێوان پێشانگەیانەیە. ئەماش مردۆخی یەکێکە لە هونەرمەندە هەرە دیارەکانی بواری شێوەکاری کە خاوەنی دیان پێشانگەی تایبەت و هەروە خاوەنی ئەزمونێکی زۆر بڵین جوانە لە کاری هونەری و بەتایبەتیش لە هونەری شێوەکاری و ساڵانێکی زۆرە لە بڵین وڵاتانی دیارەوەژی و لەگەڵەوەش هاتوانیوێتی کە بە بەردەوامی کارەکانی خۆی نمایش بکات و چەندی پێشانگای تایبەت بکاتەوە لە چەندی پێشانگای هاوبەشی شاب بەشدار بێت. لە ئێستا پێشانگایەکی هاوبەش لە نێو بڵین بەریتانیا کراوەتەوە و یەکێک لە هونەرمەندە هەرە دیارەکان و کارە دیارەکانی نێ ئەو پێشانگایش هونەرمەندی شێوەکار ئامانج مەردۆخیە. هەردوو هونەرمەندی شێوەکاری کورد ئامانج مەردۆخی و چنانەجیر بە پێشانگایەکی هاوبەشدا بەشدارن کە بۆ کۆمەڵێک لە هونەرمەندان لە گەلەری مۆزەخانەی ستۆکپۆرت لە شاری مانچستەر لە بەریتانیا کرایەوە کە تێیدا کاری شێوەکاری چەندی هونەرمەندان لە چەند وڵاتێکەوە نمایشەکرن. دوو هونەرمەندە کوردەکە بەشدارن لە پێشانگاکەدا و پێشانگاکەش لە ڕۆژانی 25 نۆ دەستی پێکردو و بەردەوامە بێت تاوەکو 4 11 ئەمساڵ لە کاتژمێر 10 بەیانیر بۆ 5 ئێوارە.